پردی جێرالد سمۆن کە بەسەر بەندەری لۆنگ بیش تێدەپەڕێوە دووەمین هەرە گەورەترین بەندەری ئەمریکایە، ڕێگایەکی هەرە گرنگی ترێلەکانی بارهەڵگر و سەرنشینانی هاتوچۆکەری باشووری کالیفۆرنیایە. ئەو پردە لە ساڵی 1968 دروستکراوە و لە ساڵی ئایندە پردێکی نوێ لە جاتێدا دەنێت کە بریار وایە کارێکی زۆر لە ترافیک بەسەر بەندەرەکەدا هەڵبگرێ و زانیاری بۆ زەوی لەرزەشناسان و ئەندازیاران دابین بکات لەبارەی ئەو هێزانە کە لە کاتی زەوی لەرزەدا بەری دەکەوێت. دوێن گەناجی بەڕێوەبەری بەندەرەکەی لۆنگ بیش دەڵێ: ئێمە بەنیازین بۆ پردەکە و بناغەکەی نزیکی 75 سێنسەر دابنین کە ئەمریکا لە ڕاستیدا ئاستی توندی لەرینەوە لە کاتی زەوی لەرزە یان هەر شتێکی تر کە دەبێتە هۆی هەژانێکی بەهێز دەپێوێت. ئەو زانیارانەی کە لەم سانسەرەدا هەیە چەند خێرا زەوی دەجۆڵێت، لە چه ئاراستەیەکدا دەکەوێتە پردەکە و بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەیگوازێتەوە بۆ زانایان لە سەرانسەری ئێراتەکەدا بۆ ئەوەی لێ بکۆڵنەوە و بیخەنە سەر داتەبەیسەکانی زانیاری زەوی لەرزە. پردە نوێیەکە بڕیار وایە تا 100 ساڵ بمێنێ.